ئەگەر کەسێک ببێ مەحرەمی خۆی دایک باوک پووریان هاوسەری بچێتە سەفەری ماڵخوای حەمڕەکەی قبوڵە؟ لەگەڵ کیا بچێت؟ ڕاستی خۆم مانجی هەش بۆ ڕۆژمە حەمڕەی جا دەڵێن لەسەر چووکە بە تەنیا توێ حەمڕەکەت قبوڵ نییە، ناکرێت بە تەنیا بچین. وەڵا بە تەنیا لەگە سەر و قافرەت بوو کە ئافرەت بوو. ئەمەنە چەندێکە؟ هاوڕێکی مەگەڵ 25 ساڵ. ئەخە 25 ساڵ چۆن ئەبێ لەگە سەر و قافڵ ئەمانەیە بڕوا کچەکەم؟ هەروەکوانێ ئێستا زۆر یعنی هەموو بە تەنیا دەچن هەموو ئافرەتم پێکەوە. چی خۆم 100 ئافرەت بن بە یەکەوە ئەگەر لەگەڵ دایکی خۆتا بچی بەر حاڵێت تەمەنێکی هەیە و لەگەڵ یا ئەڕۆیت و یارمەتی ئەدەیت باشە، بەڵام تۆ لەگەڵ کۆمەڵی ئافرەتە یعنی پێدوانە بێ فیتنە لەوێ نییە یان لە سەفەری عومرەیان نییە، فیتنە لە هەموو شوێنێک هەیە، ڕاستە لەوێ کەمە خەڵک بۆ عیبادەت ئەڕوات، بەڵام گەنجێکی 25 ساڵانی وەکو تۆ ینی ئەوەندە خیبرە و شارەزایی و ئەزمموی نییە لە ژیانە تا بۆ ئەوەی کەوتە چاڵێکەوە بتوانێت خۆی دەرباز کات. بۆیە بە هیچ شێوازێت من ناڵم قبول نییە، بەڵام ئەو کارە ناڕەوایە بە هیچ شێوازێ نابێ ئەنجامی بیت. یعنی ناکرێ ئەنجامی بدەمەوە دووبارە؟ نانە بە تەنیا قەت شتی وانەکەیت. باش سپاس.